سەبارەتی vê pirsê Birêz Remzî Kaymak serokê Partiya Davayê li Diyarbekirê gelmê. Birêz Remzî demata baş be. Helbete gelek caran li ser zarê Elî Babacan serokê Davayê behsa çareseriya pirsa Kurdan tê tekirin bi rêw rêbazên diyalogê henî bawekî baş nêzîkê vê pirsê dibe. û bi taybet li Sûriyê gelo siyaseta weke deva çawa ye. Evet. Tabii bunu alsana. Bunu kendine. Evet buyurun. Li Birêz Remzî xoşhal bûyîn bi vê evdîtinê gelek caran Elî Babacan serokê Davayê behsê çareseriya pirsa Kurdan ke bi rêw rêbazên diyalogê. Li Sûriyê rewşeke tund li hember Kurdan heye. Siyaseta we gelo li vê derbarê çi ye? Şimdi iyi akşamlar diliyorum. بەڵێ ئێوارە باش لە دیاربەکرەوە سڵاو و ڕێز بۆ ئێوەی ئازیز. Spas. Biz بەڵێ وەکو دەزاندرێت لە دیاربەکر بۆ ڕۆژئاوای کوردستان لە سەرەتادا ئەو ناحەقەی بەرامبەر ڕۆژئاوا دەکرێت لە ڕێگای سۆشیال میدیاکانمانەوە وەکو دیاربەکر ئێمە دەڵێن وەکو ناوچەکە بۆ کوردەکانمان ئێمە پاڵپشتیمان نواندووە پاڵپشتمان کردووە ئەو ناحەقەی بەرامبەر بە کوردانی ڕۆژاوا دەکرێت لە ڕۆژی یەکەم ڕامان گەیاندەوە کە دژی ئەم زوڵمەین بۆیە لە سۆشیال میدیا بە شێوەیەکی زۆر گشتگیر ئێمە پاڵپشتی خۆمان بۆ ڕۆژاوا نواندووە هەروەها چەندی ڕێپێوانمان ئەنجام داوە هەروەها چەندین جار پاڵپشتیمان نواندووە. Belê mixabe nihal wêrê di rewşeke dijwariya mirovî daye. Heta ekerin behsê Kobanê bikeyn, Kobanê heta şaliyê Tirkiyeyê jî bêguman di dûrpêçê daye daxwaza veketina korîdoreke mirovî tê kirin. Çiqas pirseke siyasî jî be lê ji aliyê mirovî de xwe xelkê li wêrê bi sed hizaran e. Hemû siyasî û çekdar nîne, sivîlin, jinin, zarokên, dan emrin. Gelo pêwîst e ji aliyê mirovî çawa teamîd gel vê kesê bê tê kirin. بەڵێ لە ڕاستیدا ئەم زوڵمەی ئەم هێرشەی بۆ سەر منداڵان و بۆ سەر ئافرەتان ئەنجام درێت بە تایبەتی کاتێک ئەمە سەیری ئەم هێرشان دەکەین بۆ کوردەکان بۆ پێکاتەکانی دیکە بۆ عەلەویەکان بۆ پێکاتانی دیکە بۆ ئێزیدیەکان هەموو ئەم زوڵمانەی کە دەکرێت ئێمە قبوڵی ناکەین هەروەها لەگەڵ هەموو ئەوانەی ئەو دراوسیانەی ئەوانەی کە لە خۆمانن ئەم برایەنەمان کە ئەم زوڵم و ناحەقیان بەرامبەر دەکرێت ئێمە بە هەموو شێوێک دژی ئەم ناحەقیانی کە بەرامبەریان دەکرێت وەکو تورکیا ئەمڕۆ لەگەڵ سەرۆکمان هەروەها لەگەڵ هاوسەرەکانی دەم پارتی بە تایبەتی باسی ئەمەیان کرد بە تایبەتی ئەم دۆخیان تاوتوێ کرد ئەم برایەنەمان کە دراوسەیەمان ناحەقێکی زۆر گەورە دەکرد ئێمە پێویستە خاوەندارەتی ئەمانە بکەن لە ڕێگەی مادی و معنەویەوە ئێمە لە دیاربەکرەوە لە دوو نێوە چەندین بار هەڵگر یارمەتیمان کۆ کردوتەوە بۆ هاوکاری ڕۆژئاوا هەروەها لە تەواوی تورکیادا ئێمە هاوکاریەکان کۆ دەکەینەوە بۆ ڕۆژئاوای کوردستان ئەمە پێویستە ڕێڕەوێکی بۆ بدۆزرێتەوە ئەمە پێویستە ڕێڕەوێک بترێتەوە کە ئەم هاوکاریانەی لە تورکیاوە کۆ دەکرێتەوە بنێنێدرێت بۆ ڕۆژئاوا ئێمە یارمەتی دەرمانمان کۆ کردوتەوە ئێمە یارمەتی منداڵانمان کۆ کردوتەوە چەندین یارمەتیمان کۆ کردوتەوە لە تورکیاوە لە تەواوی تورکیاوە بۆ ئەوەی ئەم ڕۆژئاوا بنێدرێت ئێمە لەگەڵ ئەو کورد هەروەها عەرەب لە سووریادا کە دەژین پێویستە لە ڕێگای دیموکراسیەوە ژیانێک بکەن ئێمە لەگەڵ ئەوە داین ژانێکی دیموکراسی فەرهەم بکرێت بۆ کوردان بۆ عەرەبەکان تەواوی پێکاتەکانی سووریا پێویستە هەمووان بە ئاشتیدا بژین بۆیە ئێمە هەموو هەوڵێک بدەین بۆ ئەمە. Belê dem partiyê rexnê li zimanê desaladariya Tirkiye digire ku li hember Sûriye û Kurdên Sûrî bi taybet zimanekî tund e. Aliyên opozisyonê ber û vajîveyekê ne gelo. Henî Tirkiye ku welateke bi bandora sebaretî pirsa Kurdan pêwîste çi siyaseteke bigirte ber. Aya ew siyaseta fermî ya li Sûriye hey hember Kurdan mantiqiye waqî ye xizmeta çareseriya pirsê dike? بەڵێ وەکو دەزاندرێت پرۆسێک لە تورکیادا دەستی پێکردووە چەندین ساڵە کێشەیەکە بوو دواتر پرۆسێک دەستی پێکردووە لەلایەکی دیکەوە هاوڕێیانمان یاخود برایانمان لە دراوسێنمان ئێمە لەگەڵ ئەوە داین کە ئاشتی بێتن بۆ وڵاتەکەوان پێویستە بۆ ئەوانیش ئەمە بێ پێویستە باستەوە بکەین کاتێک ئێمە ئاشتی بۆ وڵات خۆمان دەوێت بۆ وڵاتەکانی دیکەشمان نەوێت وەکو دەزاندرێت دەم پارتی کۆبنەوەکانی دەست پێ کردووە هەموو ئەوانەی کە چی بکرێت بۆ ڕۆژاوە هەموو ئەوانەیە ڕاگەیاندووە ئێمە لەگەڵ فراکسیۆنی یعنی گۆڵ لەگەڵ پارتی سەعادەت و دەفە
لا هەموو کۆبنەوەکان بەس لەوە دەکەین وەکو دەزانرێت هاوسەرەکانی دەم پارتی لە کۆبنەوەیەکدا لەگەڵ پارتەکەمان کۆبنەوە دواتر لەگەڵ پارتی سەعادەت کۆبنەوە لەگەڵ سەرۆشی پارتی سەعادەت کۆبنەوە و قسەیان کرد هەموو بابەتان بابەتی ڕۆژاوە بوو بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی یەنیوەڵ وەکو ئۆپۆزیسیۆنەکان ئێمە لەگەڵ ئەوەدان پێویستە برایانمان دراوسێمان پێویستە لە ڕێگەی دیموکراسیەوە بژین بۆ ئەمەش تورکیا ئەوەی پێویست بێدەبی بیکات پێویستە پاڵپشتی ئەمە بکات تورکیادا یاخود لە سووریادا ئەوەی دڕوو دەدات ناحاقیە پێویستە تورکیا بەرامبەری ئەوە بوەستێتەوە حکوومەتی دیمەشق ئەوەی کە دەکات زوڵمێکە بەڕاستی ئەمەش تورکیا لە سەرەتی کەمە بینێتە سەرزمان کە ئەمە زوڵمێکە دشی ئەمە بوەستێتەوە بەڵێ من دەتوانم بڵێم دەسەڵاتی ئێمە ئەمە دەبینێت بەڵام هیچ ناڵێت بۆیە داواکاری ئێمە لە وەدەسەڵاتی تورکیا ئەوەیە پابندیەک یاخود پەیوەندێکی باش لەگەڵ وڵاتی دراوسێ سووریا هەبێت بۆیە هەموو ئەوانە پاڵپشتی لەو پاڵپشتی لە کوردانی ئەو بەر بکات پاڵپشتی لە کوردانی سووریا بکات ئەو کێشانەی کە هەیە پێویستە بیهێنێتە سەرزار و بڵێت بەڵێ زوڵمێک لەوێن دەرهەیە ئێمەش لەگەڵ ئەمانەدا دووپاتی دەکەینەوە بەلەبرێس ڕەبزی تو واقعی کوردان دەبینی دی کورد گەشتە قەنەعەتێکی بە تو ئەوەیەکی ژێردەستیە و پاژەڤەگەڕاندن قبول ناکەن داخوازە مافێن خۆ دەکەن ئەو مافێن خۆزایی کە خودێ دایە سەر عەردی مرۆڤان وڵاتên سەردەست جوانستان دیە گەلو بێی چارەسەرکردنا پرسا کوردان لە دەڤێرێ بدیناتە وڵاتên دەڤێرێ دشێف ئیستیراحەت ڕۆنن ئینکارکردنا vê pirsê xizmeta asayişa دەڤێرێت کرد من وەکو بە ساسەکەی قسەم دەکرد بەڵام هاوڕێیان نەمتوانی زۆر بە جوانی قسە بکەم من لە دیج لەدایک بووم لە پیران لەدایک بووم کە سەر بە دیار بکرا دەمویست بە ساساکی قسە بکەم بەڵام زۆر نەمتوانی لە هەموو شوێنێک ئێمە بە ساساکی قسە دەکەن بە زمانی ساساکی قسە دەکەن بۆیە لێرەوە ویستم بە ساساکی قسە بکەم بەڵام هاوڕێیان ویستیان کە ئەم زمانە لەوانەیە زۆر تێنەگەیشترێت لەلایەن باشووری کوردستانەوە بۆیە ئێمە مافەکانمان بە زمانی خۆمان داوا دەکەین بۆیە ئێمە لەگەڵ هەموو ئەمانەدا کوردەکان لە ناوچەکەماندا لە تورکیادا لە ڕێگای پارتی ئێمەوە سیاسەتی ئێمە بۆ بەرامبەر کوردەکان ئەوەیە پێویستە کوردەکان مافی دیموکراسیان پێ بدرێت هەموو مافەکانیان پێ بدرێت پێویستە کوردەکان ئەو مافانەی کە هەیەیان دانی پێدا بنرێت لە تورکیادا لە ڕێگای چوارچێوەیەکی یاساییەوە لە ڕێگای دەستورەوە پێویستە ئەم مافانەی پێ بدرێت کە هەیەی بۆیە کە وەکو دەزانێت پرۆسێک لە تورکیا دەست پێ کردووە پرۆسی ئاشتی وڵاتەکەمە دەست پێ کردووە راپۆرتێک لە نێیان کۆمسیۆنی ئاشتیەوە ئامادەکراوە ئێمە لە نێو ئەم راپۆرتەوە ئەم داواکاریمان پشتڕاست کردوتەوە یاخود زەخت لێ کردوتەوە کە پێویستە بە زمانی دایک قسە بکرێت ئێمە پاڵپشتیرەوە دەکەین کە کورد لە تورکیادا بە زمانی دایکی خۆی قسە بکات هەموو کەسێک بە کوردی بە زازاچی بە زمانی خۆی قسە بکە و بتوانێت بەم زمانی خۆی بخوێنێت بۆیە ئەم زمانە بەردەوام پێ بدرێت ئێمە وەکو دیار بەکر ئایا کاتێک بە تورکی قسەی دەکەم لە دەرەوە بە تورکی قسەی دەکەم بەڵام دێمە ماڵەوە بە کوردی قسەی دەکەم بە زازاکی قسەی دەکەم بۆیە مافەکانمان لەو وڵاتەدا پێویستە پێ بدرێت ئەمە شتێکە کە خوای گەورە بە ئێمەی داوە ئەمە شتێکە کە خوای گەورە پێماندا و هیچ شتێکی دیکەمان ناوێ ئەمە تەنها مافەکانی خۆمان دەوێت لە وڵاتەکەمان ئەو مافانەی کایتمان پێویستە پێمان بدرێت ئێمە نامانوێت کە تورکیا دابەش بێت تەنها مافی خۆمان دەوێت پێویستە کە هەر کەسێک بتوانێت لە ڕێگەی ئازادیەوە بە زمانی خۆی قسات هەر کەسێک بە ڕێگای ئازادی ئەو ژیانی کە هەیەی بژی ئەمە بۆ کوردەکان ڕاستە ئەمە بۆ عەلەویەکان ڕاستە بۆ پێکاتەکانی دیکە ڕاستە بۆ تەواوی پێکاتەکان لە تورکیادا هەروەها لە ڕۆژهاتی ناوەڕاستدا دەمانەوێت کە تورکیا ببێتە وڵاتێک لە ڕۆژهاتی ناوەڕاست ببتێن نمونە بۆیە دەبێت ئەمە یاساوە بەڵێ برێس ڕەمزی کەواتە بێ چارەسەرکردنا بنگێنە پرسا کوردان و بە ئاشتی براتی نێزیک بوون ji vê pirsê Tirkiye dişêt bibîta welateke pês li rojhilata navîn gelo pêgehekê cî stratejiyê giring Tirkiyeyê heta serastî cihanê jî em şên bêjin بەڵێ دەتوانم ئەوە بڵێم دەتوانم ئەوە بڵێم ئەگەر بیوێ تورکیا بێتە وڵاتی بێگەت پێویستە ئەو مافانەی کە هەیە پەیڕەوی بکات ڕێگە بدات کە کەسەکان یاخود هاوڵاتیانی بە ئازادی بژین ڕێگە بدات کەسەکان هاوڵاتیانی لە ڕێگای ئازادی وەژیان بکات بەداخۆ ئەمە لە کێشەدایە ئازادی لە کێشەدایە ئەمە بۆ کوردەکان لە کێشەیە بۆ سیاسیەکان لە کێشەیە بۆ زۆرێک لە گەل و یاخود پێکاتەکان لە کێشەدایە ناتوان بە ئازادی بژین بۆیە ئەگەر تورکیا دەوێت ببێتە وڵاتێکی نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەواوی جیهاندا پێویستە یاسا هەروە مافەکان لە
لە ڕێگەی یاساوە بدات و ڕێگە بە ئازادی بدات هاوڵاتیان بە ئازادی بژن بە ئازادی زمانی خۆیان بەکاربهێنن هەموو ئەمانە پەیوەستە بە ئازادیەوە ئەگەر تورکیا دەوێت بەرەو پێش بچێت پێویستە ئەم مافانە بدات بە هاوڵاتیان تورکیا ئەگەر دەوێت بێتە وڵاتێکی بەهێز دەبێت ئەم مافانە بدات دەتوانم ئەوە بڵێم ئەگەر ئەو مافانە درا تورکیا دەبێتە وڵاتێکی بەهێز بەڵام بەداخەوە دەبینی کە تورکیا لەم ڕۆوە زۆر لە پاشە بەداخەوە نبینی کە مافەکان بە تەواوی بدرێت لە ڕێگای وڵاتەکانی ناوچەکەەوە زۆر لە دواوەیە لە ڕێگای ئازادیەکان لە ڕێگای مافەکان بۆیە دەبێت تورکیا دان بە مافی هاوڵاتیانی خۆی بنێت بۆ ئەوەی وڵاتەکەی بەرەو پێش بچێت ئەو کەسانی کە لە Barış Ramzi Kaymak Servike Partiya Davaylı Diyarbakır'ı. Bir ortamı teslim etmesi lazım. Geldik spas. Barış Ramzi.